حاڵتان لێبێت و بەیانیتان باش دەروون سەرکۆ بەیانی ئێوەش باش بێت هیوادارم ڕۆژێکی خۆشتان هەبێت ئەم ساڵ شەشەمین کردنەڤاڵی ڕاپەڕین کە ئەبووە لە پێنجی سێ هەموو ساڵێک ئەم کردنەڤاڵە بەڕێوە ئەچێت بەهۆی یادی ڕاپەڕینەوە لە دەروازەی ڕاپەڕینە بەڵام ئەم ساڵ بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەم کردنەڤاڵە دواخرا بۆ دوای مانگی پیرۆزی ڕەمەزان و لە ئەمڕۆیە چالاکیەکان بەڕێوە ئەچێت ئەم چالاکیە بە هاوکاری زانکۆی ڕاپەڕین و هەروەها بە هاوبەشی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات چالاکەکان بەڕێوە ئەچێت کە لە چالاکیەکاندا خوێندنگاکان ناوەندە ڕۆشنبیریەکان و هەروەها پەیمانگا حکومی و ناحکومیەکان تایە بەشدار ئەبن کۆمەڵێک چالاکی لەم ڕۆژەیە بەڕێوە ئەچێت و کە بە درێژایی ڕۆژەکە هاوڵاتیان ئەتوانن سەردانی ئێرە بکەن بۆی کە لە چالاکیەکاندا بەشدار بن جا من پێم خۆشە کە بەس لە دروشمەکەشکم کە دروشمی ئەم ساڵ لەژێر ناونیشانی ڕانیا پایتەختی ئازادیە ئەم کردنەڤاڵە شەشەمی کردنەڤاڵ بەڕێوە ئەچێت بۆی کە زانیاری زیاتر لەسەر کردنەڤاڵەکە وەربگرین لەسەر چالاکیەکە وەربگرین وەروە لەسەر ئەم ڕۆژە کە یادی ئەکرێتەوە بەهۆی یادی ڕاپەڕینەوە بەڵام تەنها ڕۆژەکەی دواخراوە پێم خۆشە زانیاری زیاتر وەربگرن لەگەڵ زۆر پەڕێز سەرۆکی زانکۆی ڕاپەڕین دکتۆرە پەیمان کە بە خۆشحاڵی و ئێستا لەگەڵمان ئەبێت بۆی کە زانیاری زیاترمان بابێت دکتۆرە پەیمان فەرموو ساو لەبێت دکتۆرە پەیمان دووبارە یادی ڕاپەڕینتان پیرۆز بێت کە ئەمڕۆ بەهۆی یادی ڕاپەڕینەوەیە کەم یادە ئەکرێتەوە بەڵام بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دواخراوە بۆ ئەمڕۆ بەڵێ بەیانتان باش بەخێر بێن سەرەتا زۆر سوپاس بۆ کورسات کە هەمیشە پێشەنگ بۆ لەوەی پاڵپشتی زانکۆکان بێ بەتایبەت زانکۆ ڕاپەڕین دەڤەری ڕاپەڕین دیارە ئێمە لە یادی ڕاپەڕیندا هەمیشە کردنەڤاڵێکی گەورەمان هەیە کە هەموو لایەنە زانستی و کولتوری ڕۆشنبیرەکان لە خۆی دەگرێت و یادی ڕاپەڕین بەڕاستی لای ڕاپەڕینیەکان یادەکی گرینگە لەبەرەوەی دەڤەری ڕاپەڕین پێشەنگە لە شۆڕشەکاندا و پێشەنگیش بۆ هەمیشە لە هونەر و کولتور و میوزیکدا بۆ ئێمە دەمانەوێت ساڵانە بەڕاستی بەردەوام بین لەو کردنەڤاڵە کردنەڤاڵی ئەو ساڵمان جیاوازترە لەبەرەوەی بەشداری ڕێژەی بەشداریکردنی زۆرە و کۆمەڵی خوێندکارانی کوردستانیش پاڵپشتێکی باشمان بوون لەوەی کە ئەو ساڵ بەڕاستی هەم بەشدارن هەم پاڵپشتمانن هەم هاوبەشمانن. ئێوە هەموو ساڵێک ئەم یاداکەنەوە لە پێنجی سەیە ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە ئەو ناوەندە چالاکیانی کە ئانوتیا بەشدار بن خوێندنگاکان پەیمانگا حکومی و ناحکومیەکان ئەمڕۆ ئەبینین کە لێرە بەشدارن بە چالاکی جۆرا و جۆرەوە. ئێمە وەک ڕاپەڕین هۆکاری ئەوەی کە کردنەڤاڵمان هەیە لە یادی ڕاپەڕیندا بەڕاستی دەمانەوێت نەوەکانی دوایەوەتەکان لە بیریان بمێنێت کە ئێمە وەک میلەتی کورد ڕاپەڕینمان کردووە شۆڕشمان کردووە بۆی بگەین بە ئازادی و بەسەربەستی بۆیە دەبێت لە یادمان بێ ئەوی بۆنانە گرینگە بۆ زیندوێشتنەوەی ئەو یادانەی کە بەڕاستی یادی مێژووینە بەلای ئێمە ڕاپەڕین دەستکەوتە و دابکۆی ڕاپەڕین بەرهەمی خوێنی شەیدانە زانکۆی دەڤەری ڕاپەڕینە و سەرمەشقی دامەزراندنی ئەو زانکۆیە جەنابی مامجەلال بۆی ئێمە وەکو ڕاپەڕین زانکۆ بە دەستکەوتی ڕاپەڕین دەزانین. باشە ئەمڕۆ ئەو چالاکیانەی کە لەم یادەیە بەڕێوە ئەچێت پێمان خۆشە زانیاری زیاترمان بێتە لەسەر ئێمە چالاکیەکان جیاوازن لە کۆلێژەکان ڕادەست پێ دەکات کۆلێژەکان پرۆژە تایبەتەکانیان هەیە خوێندکارێ پرۆژەی توێژینەوەی هەیە ئەوەی کەشمانەی پرۆژەی مەیدانی هەیە وە کۆلێژە پەرستاریەکان یاخود پزیشکیەکانیش تێستەکانیان هەیە هونەریەکانیش شتی کللتوری هونەری پێشان دەدەن و جیاوازە خۆراکشی لێ خواردن بەرهەمە خۆراکیەکان و دروستکردنی خواردن و کافەکان لێرەنا و هەتا کۆمپانیای سیارەشی لێ کۆمەڵێک شتی جیاوازی لێ بۆی ئێمە بتوانین لە ڕێی فیستیڤال و کەرنەڤاڵەکانمانەوە هەلی کارج بۆ خوێندکاران و خوێندکاران بەکەرتی تایبەتی ئاشنا بکەین. باشە وەکو سەرۆکی زانکۆی ڕاپەڕین ئەم چالاکی کە ئەمڕۆ ئەکرێت بەڕێستە ئاماژە پێکردەوەی کە خوێندکارانی شتیا بەشدارن با توێژینەوەکانن ئەمە تا چەند پاڵپشتێکیشە بێت بۆ خوێندکارەکان بۆ ئەوەی کە ئێمە خوێندکاری زۆزە بەتوانامان هەیە بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان ئێمە چەندین گەنجی بەتوانامان هەیە بەڵام پاڵپشتی ناکرێن ئەمڕۆ بتوانێت لەم فستیڤاڵەیە ئەو پرۆژەیە کە هەیەی دەرخستەیەکی بۆ بکات هەتا وەکو شوێنێکە بە دوایی بتوانێت پاڵپشت بێت بۆ پرۆژانەی کە هەیەە. بەدڵنیایەوە توێژنەوەی زانستی سەرکەوتوو و توێژنەوەی کە بکرێتە مەیدانی جێبەجێ بکرێت پێویستی بەو هەیە پاڵپشتی دارایی هەبێت بەدڵنیایە ئێمە ئەو پرۆژانێک کە باشن بەتایبەت لە کۆلێژەکانمان هەوڵ دەدەین کە فەندی داراییان بۆ پەیدا بکەین بەڵام دەبێوەمان لەبیر بمێنێت کە لە کوردستان بەڕاستی سەرچاوە داراییەکان بۆ توێژنەوەی زانستی زۆر سنووردارن بەڵام لە هەوڵداین بۆی بتوانین لە کەتی تایبەت یاخود لە ڕێی زانکۆ ئەوی بتوانین جێبەجێ بکەین. باشە ئەمڕۆ تا چەند لە فستیڤاڵی هەوڵتانداوە لەوەی کە کۆمپانیەکانیش بەشدار بن بۆ ئەوەی کە جۆفێر بێ هەلی کار بەردەست بخەن بۆ ئێستا خوێندکارمان هەیە کە لە کۆتاپۆناغێتی لەوەی کە دەرئەچێت و مەزۆر بەشان کێشی ئەوەیان کە لە دوای دەرچوونیان هیچ شوێنێک نییە کاری تیا بکەن. هەلی کار لە ڕێی کۆمپانیەکانەوە کۆمپانیای زۆر بەشدارە و ئیشەکانیان دەناسێنن
زۆر جگە لەوەش دەبەری راپەڕین سمۆڵ ئینتەپرایزی تێداواتە هەلی کاری بچووکی تێدا یاخود ئەو کۆمپانیان کە لێرە نیا خاوەنکارانە کارەکان لە سەرتادا بچووکە لە بەرەوەی دەبەری راپەڕین لە گەشەی ئابووری سەرەتاییدایە و قۆناغی باشی بڕیوە لە دوای 2010ەوە بۆ هیوادارین لە ساڵانی داهاتوودا کردی تایبەت فراوانتر بکرێت بۆ ئێمەش بتوانین هەلی کار بۆ خوێنکاران زیاتر بڕخسێنین. باش اینجا هەمیشە باس لەوە کرد لەوەی کە دەبەری راپەڕین بە تایبەتی لەوەی کە گەنجەکانیان زۆربەی کات بێ هیوان ئەژمێنین لەوەی کە زۆربەی ئەوانەی کە کۆچ ئەکەن بۆ دەرەوەی وڵاتە بینین گەنجەکانن بە تایبەتی لە دەبەری راپەڕینن کە بەداخەوە زۆر جار هەیە لەوەی کە ئەوەندە بێ هیوا بووە لەم شوێنەی خۆیان ئەڕوات بێ ئەوەی کە بیرکاتەوانەکان لەجا گیانی خۆشی بەخت ئەکات تا چەند گرنگە ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەتی کار لەسەر ئەمانە بکەن. بڵێ دیارە کۆچ تەنها لە کوردستان و لە دەبەری راپەڕین و لە خۆرەڵاتی ناوین نییە کۆچ دیاریدەیەکە کە نێودەوڵەتیە و هۆکارەکانی کۆچ جیاوازن جگەل لە هۆکاری ئابووری هۆکاری سیاسی هەیە هۆکاری دەرونی هەیە هۆکاری ژینگەی هەیە کۆمەڵێک هۆکاری تایبەتێنە بەڵکو دەبەری راپەڕینش بەڕاستی لەگەڵەوەیدا دەستی کاری باشی تێدایە بە تەکید دەبەری راپەڕین دەبەرێکی سنووریە خەڵکەکەی ئاشنایە بە کولتوری جیاواز بۆنە لە ئێران نزیکە و ئەوەش ئاساییە کە گەنجەکان بیانەوێت ژیان لە وڵاتێکە بکەن و دواتریش بگەڕێنەوە لەبەرەوەی ئێستا ئێمەگەر سەیری داتای کۆچکەین لە داتای گەڕاوە زۆرترینی لە دەبەری راپەڕینە بە تەکید کۆچ یەکێکە لە هۆکار دارایی خراپەکان کە لێرە ئێمە سەرچاوی مرۆی لە دەستدەین بەڵام لە داهاتوودا دەبێتەوە هۆکارێکەوەی کە ئێمە بتوانین سەرچاوی دارایی بیانی بهێنرێتەوە هەرێمی کوردستان و دڵنیاشمەوەی لە تەنها کوردستان نیە بەڵکو لە شارەکانی تری عێراقی شەروایە هەتا لە بەسڕاش هیوادارین بتوانین کە پاڵپشتی گەنجەکانمان بین. باشەوە تا چەند هەڵتانداوە لە فستیڤالەکە بابەتە کللتوریەکانیشی تێدا بێ بۆ ئەوەی کە هەمیشاڵی لێمە ئەتوانین لە ڕێی کللتورەوە لە ڕێی هوەرەوە هەرچی پامێکمانێ بە هەموو جیهانی بگەێنین. بابەتی کللتوری یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکانی دامەزراوە ئەکادیمیەکان ئەگەر لە بیرمان بێت ئێستا یونسکۆ گرنگی تایبەتی پێدەدا و ساڵانە کەرنەڤاڵی تایبەت بۆ فیلم و بۆنە کللتوریەکان دەکات بە تایبەتی بە دیجیتالکردنی کللتوریەکان ئێمە هەوڵمانداوە ئەو ساڵ زیاتر ڕیکۆردی تایبەتی زۆربەی بابەتەکان بکەین بۆی بتوانین لە ساڵی داهاتوودا وێبسایتی تایبەتی بۆ دروستکەین وەکو مێمۆریالی کەرنەڤاڵی راپەڕین ساڵانە و شتەکانی بخرێتە ناوێ و زۆرترین ئەو بابەتە هونەری و کللتوریانە دەکەوێتە ئەو بەشانەی کە بەڕاستی بەشی ئەدەبینە و ئێوە ڕۆژ دەیبین کە تێداتی فۆرکلۆرە گۆرانی کۆمەڵک بابەتی تایبەتەکە هونەرە هەتا جل و بەرگیش. باشە بەچێ لە ناوەندە ئەکادیمیەکان من چەند کۆشێکی دیکەشە بینم لەوەی کە دەستی کارە بۆ خانمان لەوەی کە ئەتوانن بۆ دەستڕەنگینی کە هەیەە جا لە هەرچی بابەتێکایە ئەمڕۆ بتوانن لێرە ئەوانیش بتوانن کە سوودێک لەم فستیڤاڵە بکەن. بەڵێ بڕێ پارەی کەم وەرگیراوە لەو کۆمپانیانە کە بەشدارن بە تایبەتی بۆی بتوانین بخێنە بواری ژینگەیەوە پاکردنەوەی دوای ئێرە و ئەو دارانی شکاون داریکە لە جێبسێنین بەڵام لە خانمان لە زۆربیان پێم وتون کە هیچ پارێک وەرنەگیرێت بۆی پاڵپشتی خانمان بکرێت هەلی کارەکانیشان بەڵێ ئیشی دەستا و کۆمەڵێک کاری هونەریە. کاتێوە لە پاڵ فستیڤالەکە بریشتان لە کارە ژینگەیەکەش کردوتەوانە لەوەی کا بتوان دووبارە سوود بگەێنەوانێ هەر بە ناوەندە ئەکادیمیەکە و بە ئەزانکۆی راپەڕین. بەڵێ هەر کۆمپانیایەکە گەر ئێوارە شوێنەکەی خۆی بە بیسی بەجێش بێت و زیانی بە ژینگە گەیان بێ خێرامە دەکرێت بەداخەوان بەڵام ئەوە بەدەست پێشخەریەکە بۆی ئێمە بەڕاستی ژینگەی زانکۆی راپەڕین جوانە بە تایبەت دەبەری راپەڕینیش بۆی هەم ژینگەکان باغەکانمان پارێزین و ببێتە هۆکارێکەوەش کە زیانە تەندروستیەکانی گۆڕانکاری ئاوهەوا کەم کاتەوە. خۆش بێگەر لە کۆتاییە شتێکت هەبێت لەسەر فستیڤالەکە بەگشتی لەسەر یادی راپەڕین. سوپاس و پێزانینم هەیە بۆ کۆمەڵی خوێنکارانی کوردستان و دەستگای میدیای کورسات کە پاڵپشتمان و کۆمەڵی خوێنکاران کە هاوبەشمانن و هەموو ئەو کۆمپانیانەیە کە لەگەڵمان ئەوڕۆ لەگەڵ ئەو دامەزراوە ئەکادیمیانی دەڤەری راپەڕین کەرتی تایبەت خەڵکی دەڤەری راپەڕین سەرجەم لیژنەکان لیژنەی ئامادەکاری لیژنەی سەرپرشتیاری لیژنەی پرۆتۆکۆل و هەموو دامەزراوەکانی تری دەڤەری راپەڕین هەم لە پۆلیس هەم لە ئاسایش لە هەمویان کە هاوکار و پاڵپشتمانن و لێرەشەوە دووبارە پیرۆزبایی راپەڕین لە خەڵکی دەڤەری راپەڕین دەکەین دڵخۆشین بە پارێزگاکردنی هەڵەبجە و سەری ڕێزوناوازیشی بۆ شەیدانی راپەڕین سەرجەم کوردستان دادنەوێت. زۆر سپاس دکتۆرە پەیمان زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ. بەڵێ خۆشەویستان دکتۆرە پەیمان باسی لە چالاکیەکان کرد لەوەی کە ئەمڕۆ بەڕێوە ئەچێت اینجا من پێم خۆشە لەبەرەوەی کە ئەم یادە بە هاوبەشی بۆ لە نێوان زانکۆی راپەڕین و کۆمەڵی خوێندکارانی کوردستان میوانێکی دیکەم لەگەڵا ئەبێت زۆر بەڕێز کاکژیار لێپرسراوی بازنەی راپەڕینە لە کۆمەڵی خوێندکاران کاکژیار فەرموو سڵاو لێ بێ کاکژیار. سڵاو لە ئێوەش بەخێر بێ بۆ شەشەمین کەرنەڤاڵی راپەڕین. زۆر سپاس دەکەم. ئەم یادە قەراروا بۆ لە 5 سایات بکرێتەوە بەڵام بۆ هۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دواخراوە بۆ ئێستا.
ئەمەش پیرۆزبایی یادی ڕاپەڕینتان لەکەین و پیرۆزبایی ئەم کەرنەڤاڵەتان لەکەین و ئەم فستیڤاڵە با باسێک لە فستیڤاڵەکە بکەین بە گشتی و هەروواکە هاوبەشە لەگەڵ کۆمەڵی خوێندکارانی کوردستان و زانکۆی ڕاپەڕین. زۆر سپاس بۆ ئێوە بەر لە دەست پێک پێم خۆشە ئاماژە بۆ بدەم کە کەرنەڤاڵی ڕاپەڕین ئەم ساڵ شەشەم ساڵیەتی واتە پێدەنێتە شەشەم ساڵی کە لە زانکۆی ڕاپەڕین ئەنجام دەدرێت بێگومانم کەرنەڤاڵە ساڵانە بە ئامانجی زیندووکردنەوە و بەرزڕاگررتنی یادی ڕاپەڕین ئەنجام دەدرێت بەڵام لە پێنجی سێدا ئەم ساڵ بەهۆی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە چالاشێکە کەوتۆتە ئەمڕۆ کە هەفتەی چواری 2025 بێگومان ئەم کەرنەڤاڵە یاخود ئەم چالاکیە کە کەرنەڤاڵێکی ساڵانەی زانکۆی ڕاپەڕینە و بۆ یەکەم ساڵ بە خۆشحاڵیەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان هاوبەشی تێدا کردووە کە لە ساڵانی دیکە ئەمە بەرچاو نەکراوە بە خۆشحاڵیەوە بەپێی ئەو داتانەی کە لە لای ئێمە وەکو کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەم ساڵ دوو هێندەی ساڵی پار خەڵک ئارەزوومەند بووە بۆ ئەوەی کە لە ژێر کەپرەکانی زانکۆی ڕاپەڕیندا چالاشەکانی خۆی عرض بکات یاخود بە جۆرێک لە جۆرەکان کارەکانی خۆی بە خەڵک نیشان بدات و بیکاتە بزنسێکی هەمیشەیی خۆی و ئێمەش وەکو نەهجی تازەی وەکو بیری نوێی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ئێستادا بە بیرێکی تازەوە داخلی کارەکان بووینێتەوە و دەستمان بە کارەکان کردوتەوە و لە داهاتوشدا بێگومان بن لەوەی کە ئێمە پشتگیری لەم جۆرە چالاشیانە دەکەین چکە ئەم جۆرە چالاشیانە وا دەکات کە دەڤەرەکە بە شێوازێکی گشتی و زانکۆی ڕاپەڕینیش بە تایبەتر تێیدا پێشکەوێت. زۆر باشە ئاماژەت بۆ کردەوەی کە ئەم ساڵ بۆ یەکەم ساڵە لەوەی کە بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵی خوێندکارانی کوردستانە کە تۆ کەزانین کە بۆ ماوەیەکی زۆر کارەکانی کۆمەڵی خوێندکاران ڕاگیرا بوو وەستا بوو تا چەند گرنگە لەوەی کە ئێستا ئێوە بتوانن بە ڕاحەتێکی تازەوە لەگەڵ گەنجەکانە بتوانن کار بکەن لەوەی کە ئەزانین کە ئەم فستیڤاڵەش هاوپشتێکە بۆ گەنجان. بێگومان کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە لە دوای 3 ساڵ و نیو دەستی بەکارەکانی کردەوە بێگومان ئەوە زۆر گرنگە کە لە نەهجی کارکردنیدا هەبێت کە گەنج بکاتە سەنتەری زانست و زانیاری لە ناو دەڤەرەکاندا کە ئێستا بە خۆشحاڵیەوە بەرەو ئەو ئاڕاستەیە دەڕۆین و ئەو ئاڕاستەیەمان گرتووە ئەم ڕێگایمان بە شێوازێکی دروست گرتووە دڵنیاش من لەسەری بەردەوام دەبین بێگومان گرنگە ڕێکخراوە خوێندکاریەکان نەک لە هەرێمی کوردستان لە جیهاندا چاوێکی زۆریان لەسرە بۆ ئەوەی خزمەت بە لایەنی ئەکادیمی ناوەندەکانی خوێندن بکەن و کۆمەڵی خوێندکارانیش لە ئێستادا لە ئامادەیەکان لە پەیمانگایەکان و لە ناو زانکۆدا دەستی بەکارەکانی کردوێتەوە و پاڵپشتێکی تەواو دەبێت بۆ خوێندکاران و لە نوێترین پرۆژەشیدا لە ئێستادا پرۆژێکی ڕاگەیاندۆ پرۆژەی داهێنەران کە سەپۆرتی ئەو داهێنانانە دەکات کە لەلایەن خوێندکارانەوە دروست کراوە بۆ ئەوی پەرەی پێ بدرێت و زیاتر بێتە ناو بازاری کارکردنەوە بێگومان ئەوە نەهجی ئیشکردنمان دەبێت و بەردەوامیش دەبین لەسەری. باش بە بەسێک لە فستیڤاڵەکەش بکەین لەوەی کابزانین فستیڤاڵەکە لە کاتژمێردەوە دەستی پێکرد تا کاتژمێر چەند بەردەوام ئەبێت ئەو ناوەندانەی کە بەشدار بوون لێرە خوێندنگاکانن لەوەی کا پەیمانگا حکومی ناحکومیەکان و ڕێکخراوەکانیش تیا بەشدار بوون. بێگومان ئەم فستیڤاڵە ساڵانە لە تاوەکو کاتژمێر 5 بۆ 6 ئێوارە دەخایەنێت و ئەم ساڵ بە تایبەتتر زیاتر لە 200 شوێنی کار و کۆمپانیای ئەهلی و پرۆژەی تاکە کەسی تێیدا بەشدار بووە کە بە خۆشحاڵیەوە جێگەی خۆشحاڵیە مەسەلەن ئێمە ئەم دەرفەتەمان ڕەخساندووە بۆ گەنجێک کە دێت لێرە توانەکانی خۆی پیشانی خەڵک دەدات و پشگیریمان کردووە سەپۆرتمان کردووە دەتوانێت لێرە با بڵین ئەو پرۆژانی کە هەیەی لێرە نمایشی بکات و ساغی بکاتەوە کە ئەمە لە بەرامبەردا دەبێتە هەلیکارێک بۆ وە پاڵپشتێکی دارایی باش بۆ ئەم گەنجە لەو ڕۆژەدا بێگومانەوە لە ڕووی هەلیکارەکەەوە لە ڕووی بەشدارکردنی شوێنەکانەوە بۆ فستیڤالەکە بێگومان وەڵامدانەوەیکی زۆر باشی هەیە لە ڕاستیدا چونکە لێرە پەیمانگا ناحکومیەکان و ئامادەیە ناحکومیەکان و شوێنەکانی دیکەی حکومەت تێیدا بەشدارن و هەروەها ئەو شوێنکارانەش تێیدا بەشدارن کە شوێنکاری سربەخۆن و بۆ خۆیان کاری دەستی و خواردن و ئەمانە لێرەدا ساغ دەکەنەوە بۆیە ئەم فستیڤاڵەت دەگونجێت بڵێین یەکێکە لەو کەرنەڤاڵانەی کە کردی حکومی و ناحکومی لە خۆی خڕ کردوێتەوە و بە شێوازێکی زۆر گەورە
دابەزیوە و نمایشی کارەکانی خۆی دەکات. دەستەکانت خۆش بێت دوای سەرکەوتنتان بۆ خوازین دەستەکانت خۆش بێت زۆر سپاس زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان وەکەوەی کە کاکژیار و دکتۆرە پەیمانیش ئاماژیان بۆ کردلەوەی کە ئەم کەرنەڤاڵە شەشەمین کەرنەڤاڵە لە ژێر دروژمی ڕانیا پایتەختی ئازادیە کە لە ئەمڕۆیە بەڕێوە ئەچێت لێرە ئەبینین لەوەی کە پۆل سەردانیکەران دێن بۆ فستیڤالەکە بۆی ئەوانیش بەشدار بن لە فستیڤالەکە. ئەم فستیڤالە بە هاوبەشی زانکۆی ڕاپەڕین و کۆمەڵی خوێندکارانی کوردستانە و هەروە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بووە. بەڵێ من ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هەردوو هاوکار سەرکەوت دەروون.